وەک دەزانین لە مانگی گوڵاندا شەهیدانی هەر چوار پارچەی کوردستان شەهید هۆزان مزگین لەیلا قاسم شیرین ئەلەمەوی کە لە سەر ڕێگەی ئازادی شەهید دەبن دەگەنە کاروایی نەمراوی. ئێمەش لە سەر ڕێگای ئازادیدا بەردەوام دەبین و ئەواندا بەبیر دەهێنینەوە. شەهیدان خاوەی ڕاستەقینەی وڵاتن. شەهید نابێت. شیرین تێدەکۆشین. داگیرکاری و نادیموکراتی ژن کوشتن بنەبڕ دەکەین. لە داهەمین ساڵی شەهیدبوونی شیرین ئەلەموی و 46مین ساڵیادی لەیلا قاسم و 22هەمین ساڵیادی مزگین هۆزان و 23هەمین ساڵیادی شەهیدانی کۆمەڵکوژی هەولێردا. سەری ڕێز و نەوازەش لە بەردەم ڕوحی شەهید زیندوو شەهیداندا دەنوێنین. لە کەسایەتی ئەم قارەمانەدا تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی بەبیر دەهێنینەوە. گەرچی وڵاتەکەمان پارچە کراوە و هەرچی پارچەیەکی پێشەنگی داگیرکەر کراوە لە هەر پارچەیەکیش تاکەکانی کۆمەلگا لە یەکتری دابڕاون، بەڵام داگیرکەران لە سیاسەتی ناوبردندا نکۆڵیکردن هاوپەیمانی و لە هەندێک ڕۆژ مانگی تایبەتدا بەردەوام مێژوو دووبارە دەکەنەوە. لە بەرامبەردا داستانی قارەمانێتی و پێشەنگەکانیش بەگوتر و بەهێزتر دەبێت. ئاشکرایە کاتێک کۆمەلگاکەمان ڕوبەڕووی زۆرترین زوڵم بۆتەوە، ژنانی پێشەنگ و شۆڕژگێران هەڵیان داوە بە چالاکی جەرگبڕ و وەڵامیان بدەنەوە. لە بەرامبەر داگیرکەران بەپەت و ئاگر و ئاسن وەڵام دراونەتەوە. ئەمانەش گوزارەیە لە کۆتایی هاتنی دەسەڵاتدار لە بەرامبەر شۆڕژگێران. پێویستە بەڕوحی شیرین لەیلاکان و تێکۆشان بکەین بە چالاکی دیموکراتیانە و بە ئیرادەی پۆڵایەنی شەهیدی سێدار و شەهیدانی بەرخۆدانی هەولێر. هەموو توانەکان بخەینە گەڕ و بێدەنگەکان بشکێن و بەهێزی گەل و ژن کوشتن و گەندەڵی بنبڕ بکەین. ئەم ئەرکەش ئەرکی ژنانە بۆ ئێمەی ژنانیش ڕوح و ئیرادەی شیرین و لەیلاکان پێویستە. بژی ئیرادەی بەرخۆدانی لەیلا و شیرینەکان، بژی شۆڕشی ژنان، ژن ژیان ئازادی. Thank you.